سڵاتان لێ بێم کاتتان باش خۆشحاڵم لاڵقەیەکی دیکە لە پرۆگرامی یاری سلێمانی لەگەڵتانم لە پرۆگرامی ئەم ئێوارەیە تەندروستیمان کردوتەوەری پرۆگرامەکە گفتوگۆ دەکەین لەسەر دەرهێنانی چوری یاخود چاندنەوەی چوری یاخود ڕاکێشانی چوری کە لە ئێستادا خواستێکی زۆری لەسەر و لەلایەن هاوڵاتیانەوە سەردانی پزیشکەکان دەکەن بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز دکتۆر شادیار ئەکرم هەمەلامان کردووە کە بەڕێزیان پسپۆڕی نەخۆشیەکان و پێست و جوانکاری بینەری پرۆگرامی میوارەیە بن دکتۆر سواز بۆم دەرفەتە سپاس بۆ ئێوە سڵاو لێ و لە بینەرانی عەزیزی زۆر سپاس دەکەم دکتۆر بێگومان جۆرەکانی جوانکاری زۆرن و لە ئێستادا خواستێکی زۆریان لەسەرە بەڵام جیاوازتر لە ئێستادا هاوڵاتیان یاخود با بڵێن ئافرەتان و پیاوان بەش ڕێژەیەکی زۆر و بەرچاو ئاوڕۆ دەکەنە پزیشکەکان بۆی کە دەرهێنانی چوری یاخود چاندنەوە ڕاکێشان بکەن جۆرەکانی ئەم کارە چییە؟ زیاتر هاوڵاتیان بۆ چمە بەسێ سەردانیەوە دەکەن بەڵێ لە ڕاستیە مەوزوعی ڕاکێشانی چوری و دانانەوەی چوری شتێکی تازە نییە ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژوو لە سەدەی 19ەمەوە مەوزوعی دانانەوەی چوری دەستی پێ کردووە و ڕاکێشانی چوریش لە ساڵانی 1920 دەستی پێ کردووە بەڵام پرۆسەی ڕاکێشان و دانانەوە کە لەگەڵ پێشکەوتنی زانستی پزیشکیا گۆڕانی زۆری لێوە سەر هاتووە لە ئێستاکە ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان خوازیارن هەم بە ڕاکێشانی چوری و هەم بە دانانەوەی چوری ئەم دوو پرۆسەیە تاو جیاوازن لە یەکتری چکە زۆر کەس وە هەستەکات ڕاکێشان و دانانەوە لە عینن پرۆسەیە دوو پرۆسی زۆر جیان بەس جاری وهەیە بەیەکەوەکرێن ینی نەخۆشەکە حەزەکات لە عینن کاتا چوری بۆ ڕاکێشێت و چورێکەشی بۆ دابدرێتەوە بەڵام خۆی لە ڕاستی ئەم دوو پرۆسەیە جیاوازن ئەگەر ئێمە دەست پێ بکەین بە مەوزوعی ڕاکێشانی چوری ڕاکێشانی چوری طبعاً زۆر تەکنەلۆجیا و زۆر ڕێگای جیاواز هەیە هەنێکیان لەیزەر بەکاریە هەنێکیان ئەو بەکارێت و ئێستا تازەترین و سەلامەترین و کاریگەرترین ڕێگا بۆ ڕاکێشانی چوری بریتە لە بەکارێنانی ئامێری ڤەیزەر ئامێرێکی ئەمریکیە کە بڕوانامەی FDA ئەمریکی کە بۆ کوالیتی و سەلامەتی جیهازەکەیە وەرگرتووە لە ئێستاە ئەم جیهازە زۆرترین خواستی لەسرە طبعاً شێوازی ئیشکردنی جیهازەکە جیاواز لەوانی تر ئەمیان شەپۆلی سەر و دەنگ بەکارێت کە تایە بۆی شەپۆلی سەر و دەنگەکە چورەکە ئەتوێنرێتەوە ئەجا ڕاکێشێ یعنی فەرقی لەگەڵ ئەوانی ترا چییە ئەوانی تر یعنی ئەگەر بە بەکارێنانی لەیزەر بێت یان بەکارێنانی پەستانی ئاو بێت یەکەم جار لە قۆناغی یەکەمی پرۆسەکەیە بەنج ئەو شوێنە بەنج ئەکرێت بە بەکارێنانی گیراوەیەکی تایبەت و دوای ئەوە یەکسەر چورێکە ڕاکێشە بەڵام لە ڤەیزەرە ئەم شێوازە جیاوازە یەکەم جار بە هەمان شێوە گیراوەکە داغڵەکرێت بەڵام لە قۆناغی دووەمە ڕاناکێش یەکسەر بەڵکو لە ڕێگای پڕۆبێکی تایبەتەوە چورێکە ئەتوێنێتەوە وای لێ ئەکات کە چورەکە زۆر بە ئاسانتر و زۆر بە ڕێکوپێکتر و یەکسانتر لە ئەو شوێنەی کە چارەخوازەکەی بێزار کردووە ڕاکێشین بەم شێوازەش ڤەیزەر بێتە کاریگەرترین و سەلامەترین کاریگەرەکەی لەوایە چکە تۆ لە پێشە چورێکە ئەتوێنێتەوە ئەجا ڕاکێشێ بەمەش جوانترین و زۆرترین بڕی چوری ڕاکێشین و سەلامەتێکەشی لەوەیە لەبەرەوەی چورێکەمان توانەوە لە پرۆسەی ڕاکێشانە پێویست بۆ ناکازەقت بەکاربێنی زۆر بە ئاسانی لایەن پزیشکە پسپۆڕەکەەوە توانێت چورێکە ڕاکێشێ بەبێەوەی هیچ زیانێک بە ئەندامەکانی دەوروبەری چورێکە بگەێنێت باشە وەک باست کرد زۆر جۆر هەیە چەند جۆر هەیە کە چوری پێڕاکێشتێ پێ ئەتوێنرێت و پێڕاکێشتی ئەمەیان وەک چارەسەرێکی ئێستا کە باست کرد باشترینیانە بەڵام جگە لەمە چەند جۆری تر هەیە وەکو جەنابتم باس کرد لە ڤەیزەرە شەپۆلی سەر و دەنگ بەکارێت بەڵام ئامێری تریش هەیە ئێستا ناکرێ مەسەڵەن تۆ ناوی یەک جۆری ئامێرەکان بێنی چەند جۆر هەیە تقریباً قوی بەکو تەکنەلۆجیا باسکەین نەبووکو ئامێر زۆر جۆرە ئامێر باشە بەڵام وەکو تەکنەلۆجیایی کە لە ئامێرەکە بەکارێت سێ ڕێگا هەیە سێ ڕێگا خێری ئەمەش ڕێگایەکی تر هەیە میکانیکڵ چییە ئەوەیە کە هەر دوای ئەوەی کە شوێنەکە بەنج ئەکرێت بەبێ پەستانی ئاو یان بەبێ لەیزەر هەر بە زەختی دەست پزیشکەکە چورێکە ڕاکێشێ ئەمە ڕێگایەکی ترە لە ڕێگاکانی ڕاکێشانی چوری بەڵام تۆ هەتاک و زیاتر پەستان بەکاربێنی هەتاک و لەسەر ئیشەکەت لەسەر زەختی عەزەلە بێت ئیحتیمالی
دروستبوونی کێشە و کام دواتر زیاترە بێت چکە ئەم مەوزوعی ڕاکێشانی چەوری مەوزوعێکی ئاسان نییە مەوزوعەکە پێویستە هەمیشە لە خۆت بپرسی بڵێ کێ ئەم چ پزیشکیە ئەم نەشتەرگەریان بۆ بکات و چ ئامێرێک هەڵبژێرن بۆی ئەوم بۆ بکات تاکو تۆ بۆ مۆزایەکی جوانکاریەکی بۆی ئەمەوە تووشی کێشەیەک نەبی پەشیمان بیتەوە بێگومان باشە کاتێک کەیسێک سەردانی بەڕێستان دەکات بەوەی کە ڕاکێشانی چەوری بکات ئێوە چۆن بڕیارەتن لەسەرەوەی ئەو کەسە پێویستە بۆی ئەو پرۆسەی بۆ ئەنجام بدرێت یاخود ناتوانێت ئەنجامی بدرێت بەڵێ خۆی یەکەم جار گفتوگۆکردن لەگەڵ نەخۆشەکە زۆر نیمە لی تێبکەی بۆچی ئەوێت چەوری ڕابکێشێ ڕاکێشانی چەوری ڕێگایەک نییە بۆ زعیف بوون ینی بەشێک لە هاوڵاتیان ئەڵێن خۆمان زعیفەکەین بە ڕاکێشانی چەوری خۆی ئەم بیرکردنەوەی هەڵەیە ڕاکێشانی چەوری بۆچیە مەسەڵەن کەسەکە بەشێکی دیاریکرااو لە جەستەی بۆ نمونە ورگی بۆ نمونە سنگی یان ڕانی یان قۆڵی یان پشتی لە شوێنێکی دیاریکراوە چەورێکی کۆکراوە هەیە ئەم چەوریە ڕێجی میشەکات و ڕاستەشەکات بۆی لا ناپێ ئەمە پێوتێت چەوری کەڵەکە بوو ئەو چەوری ترکە لەگەڵ خواردن و مەسەڵەن ڕێجی و ڕاستە نەکردنا دروستە بێت چەوری ئاسانە کە ڕێجی مەکەیت و ڕاستە ئەەکەیت بۆت ئەتوێتەوە بەڵام هەمومان بەشێکی دیاریکراوە لە جەستەمانە هەیەڵی وڵا ڕێجیمی شەکەم ڕاستە شەکەم ئەو بەشەم هەیە بۆم ناتوێتەوە ئەو بەشە بەکاری مەسەڵەن اختیارێکی باشە بۆی بیری لێ بکەیتەوە بە ئامێری ئیتر هەج ئامێرێک بێت و لەسەر و هەمووشیانەوە کە سەلامەترینە بە فەیسەر لایبەری زۆر باشە هیچ کێشەیە دروست ناکات دوایەوە بۆ نەخۆشەکە بۆ ئەو کەسە بۆ کەیسەی کە سەردانەکات لابردنی ئەو چەوریە بەڵێ خۆی مەجموعەیە دوای ئەوەی کە پرۆسەکە ئەەکەیت ئێمە بالێرا با من حەزەکەم باسی ئەو ئامێرەکەم کە خۆم بەکارێنم و خۆم تەجروبەم لەسەری هەیە بۆ ماوەیەکی دیاریکرا و مەسەڵەن 4-5 ڕۆژێک تا جاریوە تا هەفتێکی درێژە بێتەوە نەخۆشەکە ئەتوانێت ئیشوکاری خۆی تایبەت بە خۆی بکات مەسەڵەن خۆی بچێت خۆی پشواد یاخود ئیسراحەتی خۆی وەرگێت بەڵام وەکو ئەوەی کە کار بکات مەسەڵەن دەست باتە شتێکی قورس و ئەمانە ئەبێ ماوەی ئەو 4-5 ڕۆژە ئاگاداری خۆی بێت دوایەوە بەکارێنانی کۆرسیە زۆر زۆر مهمە ئێمە بە شێوەیەکی گشتی ئەڵێن ئەگەر بەلایانی کەمەوە تامایە مانگونیەگە بێ کۆرتەکە بەکاربێنی تاکو ئەو بەشەی کە چەورەکەی لێ دەرهاتووە نەبێ بە بۆشایی و دواتر مەسەڵەن دەردراوەکانی ناوشانەکان و خوێنی تیاکۆ نەبێتەوە چکە گەرەوەی تیاکۆ بۆ دیسانەوەش لەوانێ کەڵەکە بێتەوە و سوود لە پرۆسەکە نەبینێ دکتۆر زۆرترین شوێن کە لە ئێستادا چەوری دەرهێنانی بۆ بکرێ ورگە کە زۆر کەس زۆر هاوڵاتی هەیە کە بێزارە بۆی کە ورگی بە شێوازێکە کە بەدڵی نییە و دەیەوێت ئەو دەرهێنانی چەوری بۆ بکە لە پاش ئەو دەرهێنانی چەوریە جارێکی تر کێشەی بۆ دروست نابێت بۆ هۆی شلبوونی شوێنی با بڵێن دەرهێنانی چەوریەکە بەڵێ طبعاً ئەگەر ئێمە یەکێک لە خاڵە گرنگەکانی تری ڤەیزەر کە جیاکاتەوە لە ئامێرەکانی تر ئەوەیە لە بەرەوەی کە شەپۆلی سەر و دەنگ بەکارێنێت لە دوای ڤەیزەر تا ڕادەیەکی باش پێستەکە توونە بێتەوە تا تەڕەهولمان نابێەوە نیە بڵێ و شوێنە چەورێکم دەرهێناوە پێستەکە داکەوتە خوارەوە باکسەوە تا بڕێکی باش پێستەکە توونە بێتەوە لە بەرەوە تا ڕادەیەکی زۆر باش کێشەی داکەوتنمان نابێت لە دوای ئەوەی کە چەورێکە دەربێنیتەوە بۆ هەر با بڵێن شێوازێکی دەرهێنانی چەوری چەند جەلساتی پێویستە بە شێوەیەکی گشتی جەرسەیەەکە لە فیزەرە لەو باوەڕشام مەگەر جاری وا هەیە مەسەڵەن چارەخوازەکە بڵێ وەڵی حەزەکەم ئەمە تۆزێ دیار مەسەڵەن زیاتر چاورێکە دەربێن ئەیکینا من بەپێی قبرەی خۆم تەجروبەی خۆم نەخۆشمان نەبووە مەسەڵەن جاری دوم بڵێ وەڵا بە چەوری تیامەوە با بۆم دەربێنەوە لە هەموو کاتێکدا ئەو چەورەی کە دەرئەهێنرێت بەکاردێتەوە جاریکە بۆ جەستەی خۆی خۆی مۆزوعی دەرهێنانی چەوری ئەگەر بیرکەینەوە بۆ دەرهێنانی چەورێکە بێت مەسەڵەن بە ئامێرەکان بیکەیت باشترە بەڵام ئەگەر بیر لە دانانەوە بکەیت هەچەنە ئەشکرێت لە دوای ئەوەی کە بە ئامێرەکە دەرەدێنا ئەو چۆریە دابنێتەوە بەڵام باش گەرمانەوێ ئەو چۆری کە دەرەهێنین باش بۆ چاندنەوە بەکارێنین باشترین بێ و زۆرترین سوودی لێبینی باشتر وایە بەبێ ئامێریانی بە هێوای پێش ئەوەی کە تۆ دەستکەی بە پرۆسی دەرهێنانی چۆرێکە بە ئامێرەکە بڕێکی ئەو بڕێکە پێویستە
ئیتر 100 سیسیان 200 سیسیان توانێت خۆت بە ئاسانی دوای ئەوەی کە بەنجت کرد بە لە ڕێگای کانۆلایەکی تایبەتەوە ئەو بەشە چاوریە جیا بکەیتەوە. طبعاً ئەمە یەکسەر ناتوانانی کە جیات کردەوە دای بنیتەوە بە پرۆسەیەکی تایبەت تا بڕوات. ئەو پرۆسە تایبەتە چی منیش بێمێ ئەو بزانم؟ بەڵێ پرۆسە تایبەتەکە بریتە لەوەی کە پێکهاتەی چاورێکە وا بکرێت هەنێ ڕیشاڵی بینی قانە چاورەکان هەیە ئەوەی لێ جیا بکرێتەوە واژ لە چاورێکە بکرێت تۆپەڵ نەبێت بەڵکو وەکو چۆن بڵێ ژیراوەیەکی هاوتای لێبێ کە بتوانانی لەو شوێنەیە کە دانا ناشرینی و ناڕێکی دروست نەکات و جاری وایە ئێمە لەگەڵ دانانەوەی چاورێکە ئیشێکی ترەکەین کە هیچ بریتە لە بەکارێنانی چاورێکە بۆ هاندان و چالاکردن و تافکردنی پێزیانی لە ڕێگای هاندان و چالاکردنی کۆلاجینەوە ئەمە چۆن ئەکرێت لە ڕێگای فیلتەرێکی تایبەتیەوە چاورێکە لە پێکاتەکەی و گۆڕین بە نانۆفات ینی گەردیلەکانی زۆر بچکۆلاکەینەوە بەمەش کە لەگەڵ دێرمەپێنە ئەو چاوریە لە بۆ پێستی کەسەکە بەکارێنین تەوان لە پێشتر لە ژێر پێسەکە دامانەوە دواتریش دێرماپێن و چاورێکە دانین بەمەش وا ئەکات تا ڕادێکی زۆر کۆلاجین لە پێستی چارەخواستەکە چالاک بێت چرچیە وردەکان کەمەکاتەوە پێستەکە تونگەکاتەوە زۆر جار چاڵەکانی شوێنی زی بکەش بۆ ڕێگایکە چارەسەری بۆکەین زۆر کاریگەرە و زۆر ئیسفادەی لێکە. ئەم ڕێگای چەنی پێچە لە دوای دەرهێنانی چاوریەکە ئەم چاوریەکە ئاواجێ ئەکرێت چەوانەوە بم شێوەیە توانی بەکاری بێنیتەوە ماوەی چەنی پێچە؟ تقریبا ئەکرێتە سەر ئەوەی کە بۆ کوێی بەکارەهێنی مەسەڵەن ئێمە گەر باسی دەم و چاوکەین دانانەوەی چاورێکە بە ساعاتێک تەواوە بێ مەسەڵەن کە دوای کە حازرت کردووە دانیتەوە تر سێ چارەک بۆ ساعاتێک ئەتوانی بۆ هەموو دەم و چای دابنیت ئەگەر بەس شوێنێکی داریکرایی دەم و چاو بێت لەوانەیە کەمتریش پێ بقانێت. ئەگەر بۆ شوێنێکی تر بەیانی بۆ نمونە زۆرتری پێ بچێت دەبێت هەر ئەو ڕۆژە بێت یاخود ئەکرێت چاوریەکە هەڵگری بۆ ڕۆژێکی تریان بۆ کاتێکی تر خۆی زۆر ئاسایی ئەتوانی چاوری هەڵبگریت بەڵام ئەبێت لەناو پاکێکی تایبەتیە لە شوێنێکا کە بە پاکی بمێنێتەوە و بە تاقیمی بمێنێتەوە چکامە جاری کەوتۆ بەکارێنیتەوە ئەکەیتەوە ناوجەستەی مرۆڤێک لەبەرەوە گەر بێت و چاورێکە بەکتریای تێبچێت یاکوت پێکاتی چاورێکە خراپێ لەوانەیە زەرەری زیاتر بێ لە زیان لەبەرەوە لەناو پاکێکی تایبەتیا بە تاقیمێت توانین لە فرێسەرە هەڵیگرین تا ماوەی مانگێکیش زۆر ئاساییە ئەتوانین دواتر بەکاری بێنینەوە. ئێمە بە شێوەیەکی گشتی چاوری یەکسەر کە دەرەهێنین دایانینەوە بۆچی چکە فکرەی دانانەوەی چاوری چییە؟ چاوری وەکو فیلەر نییە بڵێ مادەیەکی دروستکراوە و ئەمە ژێر پێستەوە چاوری یعنی فەلسەفەی چاوری چییە؟ کە تۆ دایانیتەوە بە سێ ڕێگا سوود بە چارەخوازەکە ئاگەێنێ. یەکەمیان چاورێکە خۆی قەدەخانەی تایە قەدەخانە جۆرێکە لە خانەکە لە هەر شوێنێکا دابنیت هانی دروستکردنی خانەی هاوشێوەی ئەو شوێنە ئەکات مەسەن کە تۆ لە ژێر پێستا لە ناو چاورێکا دانی ئەم قەدەخانەی کە لیا دانا هانی دروستکردنی چاوری زیاتر و پرۆسەی دروستکردنی چاوری لەو شوێنەیە بەردەوام بێ. ئەمە یەکەمیان. دووهەمیان گرۆس فاکتەر یعنی فاکتەری گەشەیتە فاکتەری گەشەکەش دیسانەوە سوودی لێبینی بۆ چالاکردن و جوانکردنی ئەفو چالاکردنی کۆلاجین و جوانکردنی پێستەکە و تونکردنەوەی پێستەکە و بەشی سێمیشی کە فەلسەفەی دانانی چاوری ئەوەیە کە تۆ شوێنێکی پێپڕ ئەەکەیتەوە مەسەڵەن جاری وا هەیە چارەخوازەکە داواکات تۆزێک کوڵمی بەرز بێت یاخود شەک نییە بۆ جوانکاری بێت جاری وا هەیە تووشی حادیسەی سیارە بووە شوێنێکی چاڵاتوانی بە چاوری بۆی دابنین جاری وا هەیە بۆ شوێنکاری زیبکەش هەرتوانی چاوری بەکاربیێنی زۆر ئیسفادەی لێکە. کەواتەمە دوو شێوازەیەکیان وەک چارەسەر بەکاری یەکیشیان بۆ جوانکاری و خواستی خۆیەتی. زۆر باشە دکتۆر ئەو دانانی چاوریە بۆ ماوەی چەندێک دەمێنێتەوە وەگەزانین بۆ نمونە مادەیەکی وەکو فیلەر یاخود بۆتۆکس کاتێکی دیاریکراوی هەیە و ڕەنگە لەو کاتەیەتر کۆتایی پێبێت جارێکتر پێویست کات دووبارەی بکەیتەوە ئایا چاوریش بە هەمان شێوەیە یاخود کاتەکەی زیاترە؟ ئێمە گەر بەلانی کەمەوە قسە بکەین ینی دایم هەمیشە من خۆم کە گفتوگۆ لەگەڵ چارەخوازەکانەکەم کەمترین وعدیان پێم لەبەروی کە تۆ وعدی زۆر ئەی جاری وایە گەرەوە نەبێت خۆش نابێت بۆ دکتۆر من دایم هەمیشە وعدی وەیەم لە ساسی ئەو چاوری کە دایانین بۆ هەمیشە ئێمێنێتەوە سەداسی بەڵێ ینی ئەگەر بیکی بە سێ بەشەوە دوو بەشی ڕوا بەشێک هێمێنێتەوە تەمان دانانەوەی چاوری جاری وایە پێویست بە جەرسەیەک زیاترەکە 2 بۆ 3 جەرساتی وەکو ڕاکێشانی چاوری نییە ڕاکێشانی چاوری وتمان ئالە لەکسەر زۆربەی کاتەکان هەر جەلسەیەەکە بەڵام دانانەوەی چاوری جاری وایە جەرسەی دووەم و جەرسی سێمیشمان پێویستە بۆ ئەوەی کە بگەینە ئەنجامێک کە چارەخوازەکە لێ ڕازی بێ. ماوەکەی دیاریکراو نییە؟
ئەتوانین مەسەرەن کە ئەمڕۆ ئەگەر بێت و جەرسێ بکەیت دوای 3 مانگە توانین جەرسەی توم و ئەگەر پێویستی بێت دوای 3 مانگی تر جەرسی سێمیش بکەیت دەرسی سێمیش بکەیتەوە. ئەتر دوای ئەم سێ جەلسەیە ئەکرێ بڵێن بۆ هەمیشەیی ئەو چاوری ئەمێنێتەوە یاخود نا باش کۆتایی پێدێت؟ بەڵێ ئەمێنێتەوە بە مەرجێک. مثلەن ئەگەر تۆ بۆ نمونە نەخۆشەکە کە چاورەکەت بۆ داوانێت چارەخوازەکەی کە چارەسەرەکەت بۆ کردووە دوایەوە دەستکە بە ڕێجیم و ڕازەیەکی زۆر بکە ئەم چاوریە چاوری خۆیەتی چۆن چاورەکانی ترەتوێتەوە ئەم چاوریش کە دامانەوە ئەتوانێت احتیمال هەیە بتوێتەوە. یعنی بەڵام ئەگەر بێت و نەخۆشەکە ڕێجیم نەکات یان جوودێکی زیاتریان وەرزشێکی زۆر نەکات بە دڵنیایی وەکو خۆی ئەمێنێتەوە. باشە چاوری هیچ کەس بۆ کەسێکی ترێبێ یاخود نە ئەبێ هەر بۆ کەسەکە خۆی دابنێ؟ چاوری هیچ کەس بۆ هیچ کەس نابێت چونکە مۆزوعەکە جاری وایە تەمان ئێمە پێشەوەی چاوریەکەش ڕابکێشینیان دەیبنین چارەخوازەکە بە چەند فاسێکە ئەڕوا مەسەلەن فاسی ڤایرۆساتی بۆ پێوانە بەر جاری واش هەیە مۆزوعکاری لاقی بەسەر نەقڵبوونی نەخۆشیوە جاریوە بە دروستبوونی هەستیاریش کێشەیەکی ترە تۆ ناتوانانی چاوری یەکێک بۆ چاوریەکی کە دابنێت. ئەو کاتە زیانەکە زیاتر ناگرێت. باشە ئەو کەسانی کە سەردانی ئێوەکەن زیاتر خواستیان چاوری دانانە یاخود فیلەر و بۆتۆکس و بابەتانی ترکە هەیە؟ خۆی ئێمە هەمیشە جاری یەکەم گفتوگۆ لەگەڵ چارەخوازەکەین بزین کێشەکەی چییە؟ جاری وایە نەخۆشەکە جای ناکاتەوە بۆتۆکس چییە فیلەر چییە چاوری چییە؟ وڵێ بۆ لێوم بۆتۆکسم بۆ بکە مالایلم خۆی بۆتۆکس بۆ ناکرێت بێ جاری یەکەم ڕوونیەکەینەوەڵین ڕێگاکانی چارەسەر بۆ تۆ ئەمانەیە ئەجا دوای ئەوە هەڵی ئەبژێرێ ئەلە لەکسەر زۆربەی چکە چاوری کە دایانێتەوە چارەخوازەکە ئەمڕۆ ناتوانێت دایبنێتەوە بەیانی بچێتە سەر ئیش و کاری خۆی تقریم ماوەی 5-6 ڕۆژێک ئەو شوێنی کە چاورێکەمان لێ داوەتەوە ئاوسێت بەڵام فیلەروانیە مەسەن کە ئەمڕۆ دایانێتەوە بەیانی ئاساییە کەسەکە بچێت بۆ ئیش و کارخۆی لەبەر ئەوەیە زۆربەی چارەخوازەکان داوای شتێکەکەن کە پێویست نەکات لە دەوام و ئیش و کار دابڕن بەڵام ئەگەر بێت و مەجای هەبێت زۆربیان حەزیان لەو فکرەیەکاڵی چاورێکە ئەمێنێتەوە چاورێکە غێری ئەوەی کە جوانکارێکە و بووەکەم سوودیشی هەیە بۆ پێستەکە یعنی لەبەرەوە خواست لەسەر ئەویان زیاترە بەڵام لەبەرەوەی کە ناتوانێت چارەخوازەکە یەکسەر بچێتەوە سەر ئیش و کاری خۆی و زایدەن پرۆسی دانانەوەی چاوری لە پێشابێ چاورێکە لە بەشێک قاپکێشیت و دایبنێتەوە ئەمە جاریواتر ترسود لە ڕاوکە دروستکات دوورەکەون و بەس بە عامەتەن هەردووکی خواستی لەسەرە. باشە چاوری دەرهێنان و دانانەوەکە ڕەنگە دوو خواست بۆ چارەخوازەکە بەدی بێنێ لایەک نەمانی چاوری لە شوێنێکی جەستی لە لایەکی تر دانانەوەی لە شوێنێک کە خۆی خوازیارە ئەمە زیاتر بابلن خواستی لەسەر نییە لەوەی کە بۆ نمونە بەستەنها بە فیلەرێک بۆ ماوەی چەند مانگێک کۆتایی بە کێشەکەی بێنێ زۆر جار ئەو کەسێکێت کە ئەوێت چاوری لە شوێنێکی ڕایکێشە بیر لەوە ناکاتەوە داینێتەوە یعنی بەس بێزارە لەو بەشەی جەستەی هەڵێت خوا خۆڵم زۆری زعاجە ناتوانم جلێک لە بەرکەم بەدڵی خۆمیان ورگم زۆر دیارە ناتوانم جلە لەگە خوازیاری ئەوەی بەس ئەوەی لە کۆڵ بێتەوە بیر لەوە ناکاتەوە مەسەلەن بڵێ چاورێکە دابنێتەوە بەس بە دڵنیاییەوە چارەخوازیش هەیە هەڵە حەزەکەم ئەم چاوریە لا بەم لێرە و لە شوێنی کادایبێت. زۆر پاشە دکتۆر بەشێکی تر هەیە لە با بڵێن بڕین و دەرهێنانی چاوری لە ورگدا کە بە تەواوەتی ورگەکە ئەکرێتەوە و چاوریەکەی لێ دەرێنرێ جا ئەگەر لە ورگەکەش لە پێستەکەش لا ببرێ ئەوە بەشێکی ترەوە گەرنا چاوریەکە دەرەهێنرێ ئەمە تا چەند سەرکەوتووە؟ خۆی لە ڕاستیە ئەو کارەکاری من نییەوە کاری پزیشکی نەشتەرگەری جوانکاریە کە بڕینی پێستی تێبکەوێت ئەو پرۆسی پێوتە تەمی تاگی ئەوە تا تۆ هەم چاورەکە دەرەهێنیت هەم پێستە زیایەکە لا ئەبێ ئەمە بۆ کەسێکە بێ ورگەکەی زۆر گەورە بێ ینی بە کەڵکیلۆی نایە مەسەلەن تۆ بتوانی بە فەیزەر چاورێکە دەربێنیت تەڕەهولیە بێت دواتر لەبەرەوە ئێمە خۆمان بە چارەخوازەکە یەکجار کە ئیبینین ئەڵین ئەم وەرگەی تۆ بە ئەوە ناگرێ باشتر وایە چاورێکە دەربێنیت و پێستەکەش بەبڕی لەگەڵیا ئەویان ئەکەوێتە بوارێکی تەوە هەمووش بوارێکی سەرکەوت و چارەخوازێکی زۆر هەن حەزەکەن بۆ نوعاش بیکەن بەڵام لەبەرەوەی ئەویان بە بەنجی عامەکرێت و شوێن تەخەڵ و مەسەلەن دوای ئەوەی کە پێستەکە ئەبڕێ خەتێک لە بەشی خوارەوەی ورگەکە دروستە بێت بۆ هەتا هەتامێنێتەوە زۆرجار چارەخوازەکان لەبەر ئەو فکرەیە حەز ناکردنەوەیان بکەن. زیاتر ئەو شوێنی جێستە کە پێیان خۆشە بۆ منە چارەخواز دێتە لاتان دەرهێنانی چاوری بۆ بکرێ سەداس با بڵێن چەند وەرگە چەند شوێنێکی تری جێستەیە زۆربەی یانی بەڵێن نیوەی چارەخوازەکان خاستەن لەم کولتور و کەڵچەری ئێمە بیر لەواکەن و وریان لابەرن لەبەروی زۆربیان
لەبەر ئەوەی نەمەتی خواردن و هەڵسو کەوتمان زۆر تەندروست نییە، زۆر بەمان کێشەی ورگمانەیە، لەبەرەوە زۆربەی زۆر داوای ورگەن غێری ئەوەش مەسەلەن خۆڵەکان خوازیارێکی زۆری لەسەر دوای ئەوە ڕان و پشتیش هەرعینەشت و جاری واش هەیە بۆ لە پیاوانە نەوەیەکەیە مەسەلەن کە بڵێ سنگیان مەمکیان گەورەیە لەبەرەوەی چەوری تیاکۆوەتەوە تەمانەمە حاڵەتێکی پزیشکی تایبەتە ناکرێت لێرە دابنیشی مەتەفاصیل باسیکەین بەڵام ئەویش ڕێگا چارەیەکی بۆ جۆرێکی تایبەت لەوە ئەوەیە کە چۆرەکەی بە ڕێگای ڤەزەر بۆ لابین هەم چۆرەکە داێنینەوە هەم پێستەکەش تونگەکەینەوە کێشەی بۆ حەلە لە پیاواندا تەنها ئەم شێوازە بەکارەهێنرێت داواکاری لەسرە تێنەگەیشتم نای بۆ با بڵێن ئافرەتان بە شێوەیەکی گشتی زیاتر حەزیان بە جوانکاری و حەزیان بە دەرهێنان و دانانەوەی چەوریە کەمە ڕژێکی گشتیە بەڵام لە پیاواندا زیاتر خواست لەسەر چییە بۆ حالەت و ئیشە وڵا ئێستاش تقریبا ناڵم بەقی ژنان بەس ژمارەیەکی زۆر لە برایانمان خوازیانن مەسەلەن چەوری لە شوێنێکی بە تایبەتی لە ورگا زۆر داواتێت و دوای ئەوەش لە سنگیشا زۆر داوایەکە زۆر داوایەکە کەمەوەکو چارە سەرێکە باشە زۆر جار کێشەکانی پێست لە لای با بڵێن هاوڵاتیان لە لای چارەخوازان کێشەیەکی زۆر گرنگ و گەورەیە پێسێکێکە لەو بەشەی جەستەکە زۆر لە خانمان بە تایبەت حەز دەکەن بە جوانی دەربکەون تا چەند بە دەرهێنانی چەوری یاخۆت بەدانانەوەی چەوری کێشەی جوانکاری بۆ پێست چارەسەر ئەبێ بەڵێ پرسیارێکی زۆر جوانە خۆی لە دانانەوەی چەوریە وەکو پێشتریش بۆ جەنابتم وت ئەتوانیت لە کاتی دانانەوەی چەورەکە لەگەڵەوەی چەوریمان داناوەتەوە ئەم باسیەوەمان کرد چەورەکە بە 3 خاڵ سوود بە چارەخوازەکەگەنێ غێری ئەوەش ئەتوانین چەورەکە بەکاربێنین بە ڕێگای نانۆ بۆ پێست یعنی کە ئەویش بەکارێنانی دێرمە پێێنە لەگەڵ ێشا لە ڕێگەی سرنجەوە چەورێکا خێت سەر پێست و دێرمە پێێنی بیانی ئەمەش بۆی دێرمە پێێنەکەەوە چەند کونێک چەند ڕێگایەک دروست دەکەین بۆ ئەو چەوری کە بە ڕێگایکی تایبەت زۆر وردمان کردەوە ئەمەش قەدەخانەی تایەک ئەمەش هاانی ئەوە پێستەکە تون بێتەوە دوای ئەوەی چارەخوازەکەڵە قەیناک چەورێکە زۆر جوانە بەس پێسیشم زۆر جوان بووە تاسەکەم پێسم ڕوون بۆتەوە تون بۆتەوە ئەمە هەمووی بۆی سوودی ئەوە بووە کە چەورەکەی داناوە سەبارەت بە ڕاکێشانی چەوری یەکێک لە کێشەکانی دوای ڕاکێشانی چەوری کە ئێمە باسی وەربکەین بریتێ لە داکەوتنی پێست لە دوای لابرنەکەی ئەگەر بێت و ورگەکە زۆر زل بێ وەکو پێشتر باسمان کرد پێویستەکە ببڕین پێسەکەش ببڕێ لەگەڵە بەڵام ئێمە هەم لە بیدایەتێک کە چارەخوازەکە ئەبینین پاشەوەی کە گفتوگۆی لەگەڵاکەین ئەبێ کێشی تەماشا بکەین بزین گونجاوە یان نەگونجاوە و دوای ئەوە بە چەند فەحسێکی بین بووی کە بزین کەسەکە ئەتوانێت ئەوە بکات ئەگەر بێت و بەو مەرحەلە و بەو فیلتەرەیە بڕوات گونجاو بێت دوای ئەوە هیچ کێشەیەکی پێستی بۆ دروست نابێت ینی داکەوتن دروست نابێت چکە ئێمە ئەمەری فەیزەر بەکاری وەکو پێشتر باس پێستەکەشی لەگەڵاتون نکاتەوە پێستی دەموچاو زیبکە و پەڵە و ئەو شوێنەوارانە ناهێڵ لە دەو چەوریە کۆتایی پێهێنێ یاخود بە ڕژێک کەمێکاتەوە بۆ پەڵە زۆر ئیسفادەی لێکیت بۆ چاڵی شوێنی زیبکەش زۆر ئیسفادەی لێکی بەڵام ناتوانانی بڵێ چەوری دائنێم بۆی چارەسەری زیبکە بکەم ینی ئەوەیان سوودی لە نابینە زیاتر ماکی نەخۆشیەکانی پێت چاکەکاتەوە مەسەڵەن پەڵە چاکەکاتەوە چاڵ چاکەکاتەوە دانانی چەوری یان بەهۆی پیربوون و چوون بە تەمەنایان بۆی ڕێژیمی زۆر کە پێست چرچە بێ و داکەوێت ئەو حاڵەتانە چاکات کە چەوریدانێ ئەو کارانی ئێوە ئیکەن هەڵین لە یادەکەی خۆتاندا کامیان بۆ نمونە پلازمای خوێنە چەند جۆرێک نازانم لەو شتانە هەیە کامیان باشترینە بۆی کە پێستێکی جوان بە دەموچاو ببەخشێت کە لەسرە هەمویان خواستیان لەسەر ڕاستی ئەکەوێتە سەر ئەوەی کە تۆ کێشەکە بە چارەخوازەکە کێشەکەی چییە ئێستا ئێمە لەم سەرتەرەی خۆمان سوپاس بۆخوا هەموو بوارەکانی چارەسەرکردنی پێزمان هەیە ئەگەر کەسەکە پەڵی هەبێت ئەڵین تۆ ئەمە زۆر جارەیە نەخۆشەکە هەیەت خۆیڵاوم بۆ بکە باکسەوە ئێمە بۆی ڕاستەکەینەوەی نا ئەو بۆ تۆ باش نییە ئەمە بۆ تۆ باشە ئەگەر باسی پلازما بکەین طبعا پلازما خۆی دەستەواژەیەکی هەڵەیە ئەبێ بڵین پلازمای دەوڵەمەند بە خەفلەکانی خوێن پلازما بەتاختنە هیچ سوودێک بە پێز ناگەێنێت پلازما بریتێلەوەی کە دوای خوێنەکە سەرفی و جەگرێت زەردایەکی لێ جیاکرێتەوە ئەمە هەم پلازماکەی و هەم خڕۆکەی سوور و هەم خڕۆکەی سپی و هەم خەپلەکانی خوێنیشی تەیە ئەمە سوود بە
پێز ناگەێنێ ئێمە ئەبێ پلازمای دەوڵەمەند بە خەپلەکانی خوێنە ئامادەکەین کامیان بریتە لە پلازماکە لەگەڵ خەپلەکانی خوێن خڕۆکەی سوروسپێکە فڕین هەموو خەپلەکانی خوێنی تیاکۆکەینەوە ئێمە سوودی چی لە خەپلەکانی خوێنە بینین خەپلەکانی خوێن مەزدەڕێکی زۆر باشە بۆ فاکتەری گەشە بۆ پێست بەمەش هانی دروستکردنی کۆلاجینە فایبرۆبلاست و ئیلاسین زیاکات پێستەکە توونگە بێتەوە لەگەڵیشە کاگەر بێت و ئێمە دێرما پێنیش بەکارێنین تەقشەیەکی کەم بە پێستە کاکات پەڵەکانیش کەمە بێتەوە جاری وایە پلازما ئێمە بۆ هاندانی گەشەی قژیش بەکارێنین غێریەوەی کە گرۆس فاکتەرەکی تیا هانی گەشەی ڕێکی مووەکەیات بەمەش کەسەکە لە بە تایبەتی ئەوانەی کە سەڵعی وراثیان هەیە تا ڕادێکی زۆر پرۆسەی ڕوتانەوەی قژەکە چارەسەر ئەکرێت و لە کەچەڵبوون ڕزگارێکی بە مەرجێک لە کاتێکا بێت ئەو پلازمان بکات کە قشی نەڕووتا بێتەوە زۆر چارەخوازەکە کاتێکیە قشی پیوەنەمەوە لە پلازمان بۆ تازەوە سوود لەوە نبینێ بچێت قش بڕێنێتەوە بەڵام ئەگەر لە کاتێکی زوو ئەفریای خۆی بکەوێت بێت تەشخیص کرێت کە ئەمە تۆ سەڵعی وراسی دەیە ئەگەر پلازمای دەوڵەمەند بە خەپلەکانی خوێن بکات تا ڕادێکی زۆر زۆر سوودی لێبینێ باشە دکتۆر دوپرسیارم ئەو کەسانی کە داوای درێنانی چاوریەکەن یاخود دانانەوەی چاوریەکەن خواستەکە لە زۆربووندایە یاخود لە کەمبووندایە بەڕۆ یعنی ئێمە ساڵ بۆ کەسانی کە سەردانیەکەن ساڵ بە ساڵ هەستەکەین ینی خوازیار لەسەر ئەو کردارە جوانکارانە زیاکات باش زۆر زۆر سواز بۆ تۆکان لە پرۆگرامە لەگەڵ مامۆ سواز بۆ تەواوی زانیاریەکانت سواز بۆ ئێوە بەخێر بێن سەرچاو زۆر سواز دەکەم زۆر مەمنون عزیزانی من هیوا خوازم کە تەوەر و پرۆگرامی ئەمڕۆمان جێ ڕەزامەندی بێت تا پرۆگرامی تر شاد و بەختەوەر بن